سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. لە درێژەی ڤیدۆکانمان سەبارەت بە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان لە خزمەتتان نابین. بۆ درێژەدان بە باسەکانمان سەبارەت بە کەمترین کۆنەورە وەرگیراوەکان. بۆ ئەم جارە باسی کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان بۆ ئێوەی خۆشەویست دەکەین. با بزانین بەشەکانی کۆلێژەکانی زانستە مرۆڤایەتیەکان چین و لەکوێ هەن. لەم ڤیدۆیەدا باسی کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان بەشی مێژوو بۆ ئەوەی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین کەمترین کۆنەورە وەرگیراوەکان بە زانکۆ لاین و پارالێل و ئێواران ئەگەر هەیبێت. و هەروەها ئەم بەشە لە چەند شار و زانکۆی هەرێمی کوردستاندا هەیە. ئەوەی خۆشەویستیش ئەتوانن سوود لەم ڤیدۆیە ببینن وەکو بناغە و بنچینەیەک بەکاری بێنن لە پڕکردنەوەی فۆرمەکانتان لە کاتی زانکۆ لایندا. بۆ ئەوەی داتا و زانیاری لەم ڤیدۆیە وەرەگرین تا کۆتایی با پێکەوە بینەر بین. ئەوەی باسمان کرد کەمترین کۆنەورە وەرگیراوەکان بوو لە بەشی مێژوو لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان یاخۆت کۆلێژەکانی ئاداب بە هیوای ئەوەی جێگەی سوود و ڕەزامەندیتان بێت. ئێوەش بۆ ماندووبوونمان لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن.